بابەتانی باسمان کرد جەنابیان ڕایانگەیان بووە جەختیان لێ کردەوە بۆ ئەمڕۆ من گفتوگۆکەم لەگەڵی چڕترەکەمەوە و دەچینە ناو وردەکاری بڕیارەکەەوە بەڕێز بڵند بەخێر هاتیم کاتت باش زۆر سپاس و کاتت باش سپاس بۆ ئێوەش ئەمە جارە لەوە دەست پێ بکەم گرنگترین و دیارترین دەستکەوتتان چی بوو کە لە بەغداوە وەرتان گرت زۆر سپاس طبعاً لە پێناو پاڵپشتیکردنی وە بەرهێنان و کەرتی تایبەت بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکانی کۆمپانیەکانی کەرتی تایبەتی هەرێمی کوردستان زنجیرەیەک سەردانمان کرد یەک لەو سەردانانە سەردانیکردنی بانکی ناوەندی عێراق بوو کە لە ئاستێکی بەرز پێشواژە لێکران کە لەلایەن بەڕێی سپارێزگاری بانکی ناوەندی بجێگرەکەی و چەند بەرپرسێکی باڵا ئامانج لە سەردانەکان ئامانجی یەکەم ژمارەیە کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو کە 641 کۆمپانیایە پرۆسەی لێکدانیان لەم 641کە 400یان پرۆسەی لێکدانیان ئەنجامداوە بۆ FIAUB بۆی سوودمەند بن چه هاوڵاتیان چ ئەم کۆمپانیانە لەو خزمەت گوزاریانەی کە لەلایەن بانکی ناوەندی پێشکەش دەکرێن ئەم هاوڵاتیان مۆڵەتیان دواکەوتبوو لە نزیکەی 2022-23 پاڕاویان تەواو بووە ئەوە بوو گرنگترین دەستکەوت بەڕێز پارێزگاری بانکی ناوەندی بڕیاریدا کە ژمارەیەکیان لەم کۆمپانیانە لەم چەند ڕۆژەی داهاتوو مۆڵەتی کۆتاییان پێ بدرێەوە تەواوی ئەو ئیمتیازانەی کە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراوی عێراقی وەری دەگرن ئەوانە سوودمەند بن کە ئەمە خاڵێکی وەرچەرخانی گرنگە و لە هەمان کات ئەوانەی کە تا ئێستا مۆڵەتیان وەرنەگرتووە ڕێگایان پێ بدرێت کاری ڕۆژانە ئاڵیگۆڕی دراوی ڕۆژانە جگە لە وەرگرتنی پارە و دۆلار بە نرخی پاڵپشتی کراو تاوەکو مۆڵەتی کۆتاییان باشە ئەو کۆمپانیانە ئاماژەت پێکرد ئەو کۆمپانیانە ئەگرێتەوە کە ئێستای تر ئیمتیازاتی تەواو ئەیانگرێتەوە کە یەکیان گرتووە لە ماوەی ڕابردووە بەڵێ باشە ئەتوانن بە ئاسانی دەستیان بە دۆلار بکات بە نرخی فەرمی هەر کۆمپانیە کە مۆڵەتی فەرمی وەرگرت بە ئەکیدی لە ژێر ڕاستپاردە و ڕێنمایی بانکی مرکزی عێراقی ڕێکاری خۆی هەیە چونکە لقی هەیە لە هەرێمی کوردستان بانکی ناوەندی و پارەشی تێدا دەتوانن ئەو کاتی لە ڕێگەی بانکی ناوەندی لقی هەرێمی کوردستان پارە وەربگرن سوودمەند بن لەو خزمەت گوزاریانەی کە لەوێ پێشکەش باشە کاک بڵند بەو پێی کە خۆت باش شارەزای لە بابەتەکە ئێستا منە چوم لە کۆمپانیایەک لەو کۆمپانیانە پارە حەواڵاکەم دۆلار حەواڵاکەم ئەوان بە نرخی فەرمی لێم وەرەگرن بە 132,000 بۆم حەواڵاکەن لە دوای ئەو بڕیارەوە کە دراوە طبعاً بەشێکیان ڕێگایان پێ دەدرێ کە بڕە پارەچیان بدەنێ بۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی گەشت دەکەن بۆ دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان مەبلەغی مەحدودە کە لەلایەن بانکی ناوەندیەوە دیاری دەکرێت ئەوە پێشکەش دەکەم بەشێکی تریان ئەوە تەسەوەڕ دەکەم FIA ئەوانی کە دە کۆمپانیا لێک دراون بتوانن پرۆسەی حەوالە و ناردنە دەرەوەی پارەی ئەو کۆمپانیانە بکەن کە کاری بازرگانی دەکەن لەگەڵ وڵاتانی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان کە ئەمەش لەلایەن بانکەکانیشەوە ئەم پرۆسەی ئەنجام دەدرا ئەمەش قۆناغێکی نوێ و کە ڕوبەڕووی کەواتەی تر ئاسانە بێ بۆ هاوڵاتی ئەتوانێت لە ڕێگەی ئەو کۆمپانیانەی کە تایبەتن و ئاماژەت پێکردن چەند کۆمپانیایەکە ئەم کارە بکە ئەو کۆمپانیانەی دیکە بۆچی ئەمە ناگرێتەوە یا بۆ یەکیان نەکردەوە کێشە لە خۆیان یاخود لە بەغزا بۆیان نەکراوە طبعاً نزیکەی 241 کۆمپانیا ماوەتەوە پرۆسەی لێکدانیان نەکردو لە FIAC دەمێنەوە ئارەزوومەندانە لەسەر ئارەزووی خۆیان دایانەوەی ئەوانە تەنها کاری ڕۆژانیان گۆڕینەوەی دراوی بە سعری بازار بۆ نمونەوەی کە ڕۆژانی ئێستا ئەنجام دەدرێت باشە لە ماوەی ڕابردووە هەر من و تۆ لێرە قسەمان لەسەر بابەتێک کرد کە ڕۆژێک بە وردی باسمان کرد کێشەیەک هەبوو لەگەڵ بەغداوی ژۆیە کێشەی هەبوو لەگەڵ ناوی کۆمپانیاکان کوردی و عەرەبی ئەم کێشە و گرفتە بۆ کوێ گەیشت طبعاً پرۆسەی تۆمارکردنی ناوی کۆمپانیای بیانی ئەمە کێشەیەکی قوڵە
تا ئێستا نەگەیشتینەوە ئەنجامێکی یەکلاکەرەوە چونکە لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووریش کە لە هەرێمی کوردستان ئەنجام درا یا عێراق یەک لەو تەوەرانە ئەوە بوو. بە سوپاسەوە بە ڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکانی ئیتحادی زۆر هاوکارە لە ڕایکردنی کاروبەری کۆمپانیەکانی هەرێمی کوردستان، ناوی عەرەبی، کوردی، هەتا تورکمانی و سریانیش ئەوەی کە دەستوریە ڕێگای پێدراوە ڕێدەدا جێبەجێ بکرێت. بەڵام ناوە ئەنگلیزیەکان لەبەرەوە یاسایەکیان هەیە، یاسای پاڵپشتیکردنی زمانی عەرەبی ڕێگرا. تا ئێستا نەگەیشتینە تا خاڵێکی یەکلاکەرەوە، بەڵام بابەتی تر هەیە ئیتفاقمان کرد لەوانە بۆ نمونە هەر کۆمپانیایەک لە هەولێر بە ناوێک تۆمار کرابی لە ڕێگەی گۆڕینەوەی زانیاریەکانی تۆماری کۆمپانیەکان عێراق وەردەگرین، ئێمەش دەدەین بە ئەوان. کۆمپانیای ناوی دووبارە بوو لە عێراق تۆمار نەکرێ و بە پێچەوانەوەش هەر کۆمپانی ئیتر پێویست ناکە و کۆمپانیە هیچ پارەیەک بۆ مامەڵەکردنەکە بات کە یان لە بەغدا دیسانەوە لەوێ ناو تۆمار بکاتەوە؟ هیچی پێویست ناکات، تەنها فەتحی ئەعتیماد دەمەست ئیجرائێکە لە بینی هەردووکمان بۆ ئەوی بزانین ئەو کۆمپانیای پاڵپشتیەکە بێ لە دائیرەی کۆمپانیەکانی عێراق کە ئەو کۆمپانیە تۆمارە لای ئەوان، چونکە دۆسی ئەوان لای ئێمە نییە، تەنها پەڕاوێک پێشکەشی ئێمە دەکەن کە ئەم کۆمپانیایە تۆمار کراوە بۆ ئەوی ئێمەش کاروبارەکانیان ڕایی. باشە، بابەتی بریکاری کۆمپانیا بیانیەکانیش ئەوەش کێشەیەکی دیکە بوو، ئەوەیان چۆن چارەسەر کراوە لە سەر چی ڕێکەوتوو؟ بە خۆشحاڵیەوە یەک لەو دەستکەوتە گرنگانە ئەوە بوو ئەو کۆمپانیانەی کە چالاکی بریکارنامەی بازرگانی ئەنجام دەدەن لەلایەن هەردوو لامانەوە کاری پێ نەدەکرا، هەر بریکارێکی بازرگانی هەر مارکە و براندێکی جیهانی دەبا دووبارە گە لە هەرێمی کوردستان تۆمار کرابە دەبا دووبارە بچێتن لە بەغدا مامەڵەیەکی نوێ بکە، تۆمارێکی نوێ، گرێبەستێکی نوێ پێشکەش بکە. بەڵام گەیشتینە ئەو ڕێککەوتنەی کە ئەو بریکار ئەو کۆمپانیانێک کە هەڵگیری ئەم چالاچێنە چ لە بەغدابی چ لە هەرێمی کوردستان بە تەنها پشتگیریەک لە دائیرەی فەرمانگەی کۆمپانیەکانی هەرێم بۆ ئەوێ بنێرین ڕێگایان پێدەدەن ئەم چالاکی ئەنجام بدرێت. زۆر باشە. باشە کاک بڵند بە دەرفەت ێزام یەک پرسیاری کورتە لێ بکەم، ئەتوان بڵە بەمایان فزولیەکە بۆ هەرێمی کوردستان کۆمپانیا بیانیەکان ئەوانی کە بریکاریان هەیە زیاتر لە هەرێمی کوردستانن یاخود لە عێراقن؟ ئەحسائیەکمان هەیە زۆر لە مێژووی دەوڵەتی عێراقی تا ئێستا نزیکەی 5,000 کۆمپانیای بیانی تۆمار کراوە، بەڵام لە هەرێمی کوردستان لە ساڵی دەتوانم بڵێم لە دوای 1992ەوە نزیکەی 3663 کۆمپانیا، ینی لەم ئاستە نزیکە بەم ماوە کورتە. ئەمەش هۆکارەکەی ئێمە ژمارەیەک چاکسازیمان کردووە بۆ بیانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە دامەزرانی ئەو سیستمی تۆمارە کە لە ماوەیەکی خێرا و کورت لە ماوەی 24 سعات بە کەمترین تێچوش کۆمپانیا تۆمار دەکرێت. زۆر باشە. بەڕێز بڵند محەممەد بەڕۆبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێم لەگەڵمان بووی، سوپاس بۆ ئێوە. زۆر سوپاس بەخێر هاتن.